لە زانکۆی حکومی زمانەوانی مۆسکۆ کوردزانی وەکو پسپۆڕی دەخوێندرێت. تانیا کچێکی ڕووسە خوێندکاری ئەو زانکۆیە. بۆ یەکێک لە پسپۆریەکانی کوردزانی هەڵبژاردووە و دەیخوێنێت. دەڵێت کەیفا من بە زمانی کوردی ڕادێت. ڕۆژباش ناوی من دانیە، ez li bajarê biçûk Glasgow ji Diyakê bûme, nîxa ez li Moskû dijîm, ez li zankoya zîmanzaniyê Moskû hîn dibim û ez zîmanê Kurdî dixwînim. Zîmanê Kurdî binirîna min gelekî giring e û zîmanê Kurdî pir şîrîn û xweş e. Kêfa min ji zîmanê Kurdî rate. لە بەشی وڵاتزانی بیانی لالقی خوێندنی زمان و کولتوری کازاخستان دا قوتابی زانکۆ پسپۆڕی کوردزانیان هەڵبژاردووە. خوێندکارەکان 3 ساڵە دەستیان پێکردووە. توانای خوێندنەوە و تا ڕادەیە قسەکردن بە زمانی کوردی و وەرگێڕانی هەندێک تێکستی دیاریکراویان لە زمانی کوردیەوە بۆ زمانی ڕووسی هەیە. Ez difikirim ku zimanê Kurdî gelekî balkêş e û giring e û dixetiya wî heye helbet. Wisa jî ez dixwazim zimanê Kurdî baş zanîn. ڤادیم ماکارینکۆ کورتناسێکی دیاری ڕووسیایە. ساڵانێکی زۆرە لە بوارە جیاوازەکانی دۆزی کورد کار دەکات. ئەو سەرپەرشتیار و داهێنەر و پشتیوانی سەرەکی پرۆسەی خوێندنی کوردزانیە لەو زانکۆیە. دەڵێت ئەگەر حکوومەت یاریمی کوردستان هاوکاریان بکات دەتوانن بەشی کوردی لەو زانکۆیە بکەنەوە و قوتابی بەکالۆرۆس و ماستەر و دکتۆرای هەبێت. ئێستا کوردزانی لێرە تەنها پسپۆریەکە و بەشێکی سەربەخۆ نییە. С курдскими университетами, я надеюсь, мы их наладим и будем поддерживать для того, чтобы наши студенты смогли получить хорошее образование, хорошо говорить, понимать, читать, думать по-курдски и хорошо обеспечивать перевод очень хороший. Я надеюсь, что эти отношения будут налажены, и мы сможем создать в нашем Московском государственном лингвистическом университете и кабинет курдского языка, и библиотеку курдскую. پسپۆڕی کوردزانی دوو مامۆستای هەیە. یەکێکیان وانەی فێربوونی زمان و ئەدەبی کوردی دەڵێتەوە، ئەوی دیکەیان زانیاری گشتی، ڕۆشنبیری و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دەربارەی کورد بە خوێندکارەکان دەڵێت. Они за эти 3 года, да, начали уже переживать за Курдистан. Они радуются с успехом у Курдистана, и я могу сказать, что они уже больше многих курдов сами хотят независимость Курдистана. باشی 4 ساله که خواندکار یونیورسیته زانکوی مسکو خلاص بکن و زانبونی آن پیوست به هم بونا کردستان هم بونا روسیه دواره توریسم دا دواره ورگار دا دواره چاندا کردی دا دیروکا کردی دا هم هیویدارم و باش کرد. لە سەردەمی یەکێتی سۆڤێتدا لە وڵاتی ئەرمینیا لە زانکۆی یەریڤان بەشی خوێندنی کوردی هەبووە. لە ڕووسیاش لە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی سانت پێترسبورگ بەشی لێکۆڵینەوە لە زمان و ئەدەبی کوردی کە لە سەردەمی یەکێتی سۆڤێت زۆر چالاک بوو ئێستا تەنها وەکو ئەرشیف ماوەتەوە. لە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی مۆسکۆش بەشی کوردناسی تا ڕادەی لە ناوچوون لاواز بووە. ئەوە یەکەم جارە لەسەر ئاستی زانکۆ لە ڕووسیا کوردزانی وەکو پسپۆریەک بەو شێوەیە دەخوێندرێت. خالید حوسێن، ڕووداو، مۆسکۆ.